چەند جوانە تۆشتە ماڵەوە دایکم لە ماڵە بۆ خوایە سەر شو کرد بێ کە چوویتەوە ماڵەوە یەک قەڵە باڵغی لە ماڵتانە هەبێ حەچی خوشک و برا و باوک و کەس و کار دایکە لە ماڵە بێ وەکو ئیمامی ئەو تەسبیحە وایە بە هیچ ناچێ هەستەکەی شتێون بووە ئەی دایکم کەی لە خستخانە دەرەچێ ئەی دایکم کەی لە بازاڕێتەوە ئەی دایکم کەی ئیشەڵا ئەمرەکەی تەواوە کاتۆ گەڕێتەوە بە ناومان هەر ئەو ماڵە ئەڵەی شیرازی تیان نییە هەستان کردووە باوک جوانیە برا جوانیە خوشکی جوانیە پێوەی دیار نییە بەڵام کە دایکەکە نەما هەمووی شیرازی لێ بسێ حتا وەکو ئەو کۆبوونەوەی کاتی خۆی خوشک و براکانیان کرد ئەوەش نامێنێ لەبەر ئەو پەردەیە چەند جوانە کە دایک ئاوا بە سونووریکی ماڵەکەی کێشێ ئەم ماڵە گەورەیەش ئەم 200 مەترە ئەم 100 مەترە هەمووی خۆیەتی خۆی حاکمەتیایە خۆی شاژنەتیایە دەسەڵاتی خۆیەتی بچکە خۆی گەورە فەرمی لا تخرجوهن من بیوتیهن کورە لە ماڵەکانی خۆیانە دەریان نەکرد تەلاق داوە جا بوویتەوە فەرمی لە ماڵی ئەوانە بچکە ئەو خزمەتی کردووە ئەو دڵی پێی خۆشە ئەو ئەزانێت ئەو پیاو ئەمەی نییە پیاو کەیێتەوە ماڵەوە گوێی لێ نییە گۆری لە شوێنە فڕێیە لە شوێنێ دەموچاوێ شووا لە شوێنێ پاڵەکەوێت ئەفرەت حەزی لێ نییە حەزیەکە ماڵەکەی مەزبوط بێ پیاوکەتەوە بە منەوە میوانمانی ئێستا من چی بکەم کوڕم خۆ قیامەت هەڵنەساوە دەبات بێتە چێتە ژووری میوانەکە وەڵام مەتبەخەکەم پیسە باشە خۆمیان نە ئەخ نەوەک ژنیان لەگەڵا بێت دوای بێتە مەتبەخەکە من چی بکەم حیامەت چی ئەو نە ماڵەکەی بەلاوە مقەدەسە ئەها خانە چەند مهمە ئەها چەند گەورەیە ئێستا تێکیشتن خانە یعنی چی خان یعنی چی